سێ ساڵ لەمەوبەر دوای سەردانەکەی وەفدی باڵای حکومەتی هەرێمی کوردستان و سەرقونسوڵی کۆماری ئیسلامی ئێران لە پارێزگای هەولێر بڕیاردرا بەکردنەوەی مەرزی نێودەوڵەتی کێلەشین لە برادۆست. هاوشێوەی سنوورەکانی تر لە نێوان هەردوولا جموجۆڵی بازرگانی و گەشتیاری لەم سنوورە ئەنجام بدرێت، بەڵام دوای تێپەڕبوونی زیاتر لە 3 ساڵ تاوەکو ئێستا ئەم بڕیارە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. لە ساڵی 2016 لەلایەن سەرکونسڵگەری کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر سەردانی ئەم شوێنەی کرد و شوێنەکەیان بەسەرکردەوە لە کێلەشین مەرزێکی نێودەوڵەتی بکرێتەوە لە نێوان هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران، بەڵام بەهۆی دروستبوونی ئەو قەیرانەوە هەروەها دروستبوونی شەڕی داعش و کۆمەڵە بابەتێکی تر وایە کە کردنەوەی ئەم مەرزە دوا بکەوێت. دانیشتوانی برادۆست لە ڕێگەی کورسات نیوزەوە داوا دەکەن مەرزی نێودەوڵەتی کێلەشین بکرێتەوە، چونکە بەکردنەوەی ئەم مەرزە بەدەیان کەس هەلی کاریان بۆ داڕەخسێت، هاوکات بوژانەوەیەکی گرنگیش دەبێت بۆ ناوچەکە لە بواری ئابووری و بازرگانی و سیاسی و گشتیاریشدا. منطقەی برادۆست 300 گونتەیە، نەحیەکی گەورەیە، یعنی بەناو نەحیە ئەگەنا لە نەحیەی زیاترە. ئەگەر مەرزەکی نێودەوڵەتی لە کێلەشین لێ بکرێتەوە زۆر سوودمان دەبین ئێمە لە منطقەی خۆمان. ئیشە بیتەوە خەریکێران لۆ نمونە ئەم چمە لە حاجی عومەرم قەنادهینە لۆتم لە حاجی عومەراتینم ئەچم لێرە لە کێلەشینێتینم. هەموو کەس سوودمان دەبی، هەموو کەس حەزەکە و لێرە هەزار کەرکەکە تێ لێرە ئەچی ئیشەکە بازار خۆشەبی ئیشە بیتەوە هەلی کارە ڕەخسێ هەموو گەنج هەموو بێ ئیشن لۆ ئەچی لێرە بەبێ ئیشی دانیشی لە خۆ لێرە ئیشەکە کرێکاریەکە. بەکردنەوەی ئەم سنوورە دەتوانن چەندەها ئیشمان بۆ بەرەخسێندرێت و هەروەها چەندەها قوتابی و چەندەها خەڵکانی ترش بێ ئیشن لە ماڵەوە. بەکردنەوەی ئەم دەواازێ سوودێکی زۆر بۆمە و بۆ هاوڵاتیانش دەگەێنێ. کردنەوەی مەرزی نێودەوڵەتی کێلەشین لە برادۆست دەچێتە پاڵ مەرزەکانی تری نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران، بەمەش قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان هەردوولا بەرەو هەڵکشان دەچێت و پەیوەندیەکانیان پتەوتر دەبێت. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.